بابەتێکی سەرنجڕاکێش یاخود بابەتێکی دەگمەن لە شاری هەولێر ڕوویاوە لە باخچەی ئاژەڵان لە شاری هەولێر کە بوو یەکەم جارە ئاکەم بێچوە ئاژەڵێک لە دایک بووە کە لە دایکێکی جیا و باوکێکی باسییان لەوە کرد یاخود باز لەوە ئەکەن کە ئەمە تێکەڵکردنی جیناتە بۆی بتوانن ئاکەم زۆر ناخۆشە ناتوانم قەینا من زیاتر وڵی تۆ زیاتر سێرم تۆ بەس بە چاوسێنی من کە کۆسارە وەک باست کرد ئەم دیاردەیە زۆر کەمە بەڵام تەنانەت لە جیهانیشە جا ئەمە بەڕێوبەرانی باخچەی ئاژەڵان لە هەولێر باسییان لەوە کردوکە ئەمە چۆنەڵی ئەسپێک و کەرەکێویەکە زێبراکە کە وا بەناوبانگم تێکەڵ کراون ئاژەڵێکی دەگمەن لەدایک بووە جا باز لەواکەن کە ڕەنگە هەر بۆ شێوازە بمێنێتەوە کە بۆ شێوازی کە ئێستا لەدایک بوو یاخود گۆڕانکاری لەسەر جەستەی دروست ببێت بۆ پێی کە تێکەڵەیەکە لە دوو ڕەگەزی گیان جا بە بڕیار وەربگرین لە زانیاری چی زیاتری زانیاریەکانی چییە بڕیار چ زانیاریەکە لا لەسەر ئەم بابەتە بە ئێمەش و بە بینەرانیشی بڵیت بڕیار بەیانیت باش ئاکام کۆساربیانیتان باش من ئێستا لە باخچەی ئاژەڵانی هەولێرم دیارە لە ماوەی ڕابردوو لێرە کۆمەڵک تاقیکردنەوە لەسەر ئاژەڵی زۆرا و زۆر کراوە کردداری جودبوونیان بۆ کردوونە جا بەشێک لەو کردارانە سەرکەوتوو بوونە و بەسکەی تازە و جیاواز لەدایک بوونە و بەشێکی دیکەشیان سەرکەوتوو نەبوونە لە تازەترین کردداری جودبووندا کە وە کوێستاش لە پشتی منەوە دەیبینن لە ئەنجامی لەگدانی جودبوونی ئەسپێک و زێبرایەک وەکو کوردەواری خۆماوتنی نەوەیەکی جیاوازیان لێ دروست بووە ئەمەی کە دەیبینن تەمەنی چەند ڕۆژێکە لەدایک بووە ینی وەکو ئێستاش لە دیمەنەکانە دیارە جیاوازە دەمەوێ دکتۆرە نووسیبە خۆی کە دکتۆری ڤەیتەنەریە لە باخچەی ئاژەڵانی هەولێر خۆی وردەکاریەکەم بۆ باز بکە بزانم ئەمە ئەو کردارە چەندی پێویست بووە و چەندە زەحمەت بووە ئەو کردارە دکتۆرە سلااوت لێ بێ و بەیانیت باش پێم بڵێ ئەمە ئەو جۆرە کردارە چی پێ دەڵێن لە ڕووی زانستیەوە و چیتان ینی ئەو کردارانەی کە هەبووە چەندی خاندووە تاوەکو ئەو بەسکەیە لەدایک بووە بەڵێ بەخێر بن ئەو کردارە ئەو ڕوویداوەکە پرۆسەکە پێی دەڵێن زێبڕۆیت ینی هەر زێبرایەک لەگەڵ هەر جۆرێکی ئیکواین وڵا خەبەرزەکان تێکەڵی پێ بکرێت پێی دەوترێت زێبڕۆیت ینی کردارێکی دووڕەگیە یعنی ئەو ئاژەڵە کە لەدایک بوو دەگمەنە دەگمەنەکەی بۆ دەگەڕێتەوە کە دوو توخمە ینی لە دوو ئاژەڵی جیاوازەوە لەدایک بووە ئێمەش نزیکی سێنزە مانگە دووگیانە ئەم زێبرایەمان لەم بێچۆ دەگمەنە کە بەم کردارە ڕوویداوە ئەنێوان ئەسپ و زێبرا باشە ئێوە خۆتانەتانزانی کە کردارەکە بۆ شێوە بۆ یاخۆتە تاو کاتێکە لەدایک بوو اینجا هەستان پێی کرد ناخۆمان وەک دەیبینی لە شوێنی جیادامان نابوو چکە پێشوەختە زانی بوومان لەبەر نەبوونی ئەوەی ئەسپی زێبڕای نێرمان نییە ئێمە جیامانکردنەوە و ئەم ئەسپە کە لە ناویان بوو پێشوەختە دەمازانی کە دووگیانە زێبراکە بۆیە شوێنی تایبەتیمان بۆ دانا و پێش ئەوەی لەدایک بێت شوێنی تایبەتیە بوو باشە ئەگەر بینی ئێرە بۆی ینی هەم بێچکەکە لە پشتمان بێت ئەمە لە ڕووی ناوەکی خۆی ئێستا چ ناوێکی هەیە و لە جیهاندا ژماریان چەندە ئەو بێتوانێکە لەدایک بوون بەڵێ ئەمە ناوی هێبرایە ناوەکەی لە هەردوو باوانیەوە وەرگیراوە تا لە دایک و باوکیەوە هێبرا تێکەڵی ناوی هۆرس و زێبرایە هۆرسەکە باوکێتی واتە ئەسپا و زێبراکە دایکێتی کە کەرەکەوی پێدەڵێن لە کوردی خۆماندا و هەروەها ڕێژێکی زۆر کەمیان هەیە بۆیە پێی دەوترێ دەگمەن تەنها سەدانەی هەیە لە جیهان و لە عێراقیش بوونی نیە تەنها لێرە نەبێت لە کوردستان باشە کۆتا پرسیارمەوە دەبێت لە ڕووی تەندروستیەوە هیچ کێشەیەکیان هەیە یاخودنا نا هیچ کێشەیەکی نیە و زۆر ئاساییە هەروەکو بێچوەکانی تر کە هەمانە لە باخچەکەمان بە هەمان شێوە تەندروستی زۆر باشە باشە هەرچەندە بڕیارمدا بوو کۆتا پرسیارم بێت ئێستا کۆتا پرسیارم ئەوە دەبێت لە باخچەی ئاژەڵانی هەولێر کردداری دیکەی جودبوون هەبووە ئەنجامتاندا بێت بە شێوەیە کە نەوەیەکی جیاوازتر یاخود بێچۆکی جیاوازتر دروست بکەن بەڵێ چەند جۆرە ئاژەڵێکی دەگمەنی لێیە وەکو پڵنگی سپی
و هەروها جاگواری ڕەش ئەمانە خۆیان هەر دەگمەنن لە بوونیەتەوە بەڵام چەند هەوڵێکی تریش داوە بەڵام ئەمە یەکەم بەرهەمەکە هەمان بوو بێت و دەگمەن بێت و خۆمان کردبێتمان بەس ئیشەڵا لە داهاتوو بەرهەمی تازەترمان زۆر باش زۆر سپاس. ئاکام ئەمە زانیاریەکان بوو لەسەر ئەو جۆرە ئاژەڵە جیاوازەی کە بۆ یەکەم جار لە عێراق و هەرێمی کوردستان لە ئەنجامی جوتبوونی دوو ئاژەڵی جیاواز ئەو بەرهەمەی لێ هاتۆتەوە باشە و چاوەڕێت دەکرێت لە داهاتووشدا لە باخچەی ئاژەڵانی هەولێر جوتبوونی ئاژەڵی دیکەش ئەنجام بدرێت بۆ ئەوەی بەڵێ هاوکارمان بڕیار لە هەولێر باخچەکە دروست بێت. بۆ تۆ میوانەکەت.